نفرت ئەکەم لە حاکمی چەکوش بەدەست کە حکمەدا ڕۆڵەی بێکەس کە بۆتە داردەستی ناکەس لەو چەکدارەی کە بۆتە کەری بارەبەر ناڕەحەتێکی زۆری چەشتۆ بەدەست ئەم دوو بنەماڵەیە یەکێک لە خیانەتە گەورەکەی کورد 16 ئۆکتۆبەر کە ڕوویدا دەست بێت وتدني لدى الشقا ويوتر ما فيهتا کۆنەدا دام بەر شتێک دادەنێم من پێشمەرگە بووم وام دەزانی کوردایەتیە کوژلانم بۆ خاکە و شەهیدیە خوێن ڕۆژانم بێهودە نییە دانی پێدادەنێم نەزان و نەفامیە ئێمە ئەمڕۆ هاتووی سەرزەنشت و ئیهانەی ئەو خیانەتە مێژوویە بکەین و وەدڵنیاشیان نەکەینەوە ئەبێ باجی قورسی ئەو خیانەتانەیان بدەن 16 ئۆکتۆبەر سیوەکیاب هەموو خیانەتەکانی تر نفرت لە دووتە بنەماڵە نفرت لە دزی زەوجەکان نفرت لەو شەعبەی کوردستانی لێرفانە هاتینە دەچن چەک هەردەگرن بوونە کۆیلێ و دز و ئەوەی ئەگەر بێت یەک تاقە نەفەر ئەم ئێستا لەس ئەو زادێ ڕاوە ڕۆستم ئەگەر ئێوە لەگەر من نەبی ئەمن چما 16 ئۆکتۆبەردا ئەڵێم زۆر سەیرەیەکەتی بیت و خۆت بە شەریفی مەکە بزانیت زۆر سەیرە خاکفرۆش بیت و خۆت بە نیشتیمان پەروەر بزانیت زۆر سەیرە خیانەتکار بیت و خۆت بە ستەم لێکراو بزانیت سێ بەشی ئەو پیشەکانی کە لە تۆنەکانیان هاتووەتە دەرەوە ناویانە بە سڵی براکانیانەوە بۆیە ئێمە ئیدانەی ئەو هەڵوێستە نامرۆڤانەیان ئەکەین بژی کورد و کوردستان داو داو تاڵەبانی داو داو تاڵەبانی We don't want Barzani! کاتێک دەبینین بەرپرسێکی وەکو لاوەری شەخ جەنگی و یان ئامۆزاکانی لە بنەماڵەی تاڵەبانیەکان زۆنی زەردیش بنەماڵەی بەغانیەکان دەبنە خاوەنی سەروەتێکی بێشمار و تەنانەت لەوەی داهاتووشان چاویان بە دنیا هەڵنەهێناوە دەوڵەمەند و خاوەن سەروەتن ڕێکخراوی داخۆکەم کەوا ئەم ڕێکخراوە هەستاوم بە کۆبوونەوەیەکی جەماوەری دژی 16 ئۆکتۆبەر دژی ئەم زوڵم و زۆرێکەوە دژ بە حەقی میلەتی کورد دەکرێت ڕۆژە قێزەوانە دەکەین کە دوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی سەبارەت بە هێرشی سوپای عێراق و میلیشای عەشدی شەعبی ئێرانی و خیانەتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی 16 ئۆکتۆبەر لە سایە پەنجاویەکی خاکی هەرێمی کوردستان پێشکەش بە میلیشاکانی حیج و شەعبی کرا ئەندامی ڕێکخراوی داکۆ خیانەت بە میلەتی کورد کارێکی نوێ نییە و لە دێر و زەمانەوە خیانە لە ناو کووردا هەبووە و لە هەر کاتێژ کورد وی سپێتی بگا بە ئامانجێک لایەنێک یان هۆزێک یان حیزبێک خیانەتی کردووە دەسڵاتدارانی پارتی وەکێتیەوە بەرامبەر بە گەلەکەیان کرا لە ئەنجامی ئەم خیانەتە گەورە بوو هۆی لە دەستدانی ساڵ پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان و دەرحەق بەگەلی کورد و میلەتی کورد کردیان ئەویش لە دەستدانی لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستان و ڕادەستکردنی بە حەشدی شەعبی و دوژمنانی گەلی کورد بوو بەڵێ بەڵێ تۆ سەرۆکی جانەوەرانی خوێن بژی گەل ئەزانەیە تۆ بژی چونکە تۆ کوردی کورد بژی ڕۆژێکی یەک مێژوو خیانەتی 16 ئۆکتۆبەر و زیندانیانی تاڵەبان و زیندانیانی کەسانی بێدەسەڵات و بێلایەن و هاوڵەکان کاتەنە زیندانەکانە و ئەنواع و ئەشکال شێوێ بە هەموو شێوەیەک ئەشکەلە دەدێن داگیرکردنی کۆی ناوچەکە لەسەرەکان و هەلان شێخ مەزهەب کە باوقای وڵاتانی دراوسی و لەکۆتنی ژێبەجێ لەگەڵ بانکێکێتیدا لەگەڵ چەند میلیشیای ئێران بەڕێکەوتی لەگەڵ گروپێکی خیانەتکاری 16 ئۆکتۆبەر پەلاماری خورماتوو خانەقینیەکە حزبی دەسەڵاتداری دز و مافیا و گەندەڵ پێڵەوەتەی دروست بوو لە ژەعبیان تەنها خیانەتکردن و دزین و داهاتچوونی هاوڵاتیانە یەکێک لەوانە نەعەدالەتی یاسایە زیاد لەو ڕۆژاکەینەوە
کوردستان بەلایەن هەرکی شادی باوکاری وڵاتانی دراوە ڕێکەوتنی ژێربەجێ دەڕێپارتی نەشێتیدا ئێواتوانن ئازارمان دەبێتەنینی خۆتانە بتوێنەوە ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بووی کۆمان تێداری لە دیروگا کوردانیا پری شۆڕەش و بەرخودانە بگرەش کیمیا بۆرانکردە حەلەب جەو کوچە ملیۆنی و ئەمپال و سەرهەلدان 32 ساڵی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان ڕۆژێک نەبووە بێبوو بەبێ خیانەت پێبوو یا خیانەتی نیشتیمانی بێ یا خیانەتکردنە و گەلە بێ یا پشتی ڕۆژنامەنووسان و ئازار وەشکردەندان و پرسیدگی خەڵکی کوردستان شەرمەزار بن بە سەڵاتداران ئێواتوانن شارمان دەربەدەرکەن زندانەکانی چیرۆکمان وەرد و خۆشکەن ماڵەکانمان بدەن بە کۆڵی دوو کەڵەو دەفابەدا ئەمڕۆ ئێمە لێرە یادی ڕۆژێکی شوم دەکەینەوە کە 16 نەگریستی ئۆکتۆبەرە ڕۆژی لە دەستچوونی لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستانە ناموس گەوهرە قیمەت نایە دەیویست ڕەوشی هەردوو دنیایە نیشتیمان ناموس کۆتایی نایە ناخۆشی کوردم قەت کۆتایی نایە 16 ئۆکتۆبەر پڵەی پێدەست لەنێو چاوانی خیانەتکاران 16 ئۆکتۆبەر ڕێکەوتێکی بەشێک لە یەکێتی لەگەڵ ئێران و خەڵکی شەعبی بوو کوردستان و کەرکووک خیانەتی لێکرا و فرۆشرا باڕۆژی خیانەتی 16 ئۆکتۆبەر دەسەڵاتدارانی کورد هەموو ڕۆژ و مانگێکیان بە خیانەت هێناوە مانگێک نابین بێ خیانەتی تێدا نەکەن قەڵم دەدەن و هەر یەکەیان پێناسە و تەفسیرێکی جیاواز بۆ ئەو ڕووداوە دەکات پارتی ئەو ڕووداوە وەکو خیانەت پێناسە دەکات و یەکێتی شەکی دەرەنجامی و ریفراندۆم دەیبینێت قابل لێبوون هیچ نەتەوەیەک خیانەتێکی گەورە و پێزەونی وەک 16 ئۆکتۆبەر بوونی نییە هیچ خیانەتێک ئەوەندەی بە ئازار لە هیچ ئەفسانەیەکی دراژیدا نابێتێت کە بەشداریە خۆپشاندانەی 16 ئۆکتۆبەریان کردووە کە دوو بنەماڵی مسوە و سەرگەردان 16 ئۆکتۆبەریان دروست کرد دووە لەسەر دەسەڵاتی کەندەری کوردستان دەڵێ دیکتاتۆرەکانمان پیشەی دەسەڵاتدارانمان نژینی خوێنی لاوانمان دەستگیرکردنی ڕۆژنامەنووسانمان ئەسیرکردنی دەنگی ئاسایی